في برسي زيادة ترقتو بيش بكن لقال شرازي أبوري دكتور راميار والزي تبخيرات الدكتور سباس باما دابوناوا أفسر دانا سروك وزيرو أنجام دسكتنا ددامك داناكو هن رخنا العراق جيتنا جيرتن هن شاوا دبينا زور سباس يواري وبنيران باش طبعا يك لفاكتر بهذا كان بيجي سياسي كرد بريتيا لا يك ريزيو يك هلوستي وزور جرينجا أو سرداناني كجنابي برای سروج حکومت افغانستان که مسرور دیکات لکاتی خوی لکاتی که داک امریکا استار لدارشنوی سیاستی خویتی برانبر بروشلاتی ناوراست ولا دوباره رخصنویتی لگورانکاری لاستراتیجیتی آبوری لامریکا پیگی گرینجی هریم کستان در دخات و پیگی سروج حکومت افغانستان در دخات لاستاد داک لنوانیان دا کوبنوانی که لقل جورا لبسراوانی ئەمریکا لە کۆنگرێسمان ولا وەزارەتەکانی پەیوەندیدار بۆ پرسانەی کە گۆڕانکاری دروست دەکەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەمریکا لە تێڕوانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو وەزارەتی وزە و وەزارەتی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا و وەزارەتی لە ئێستادا کاو شەوکۆبنەوەی هەیە لەگەڵ وەزارەتی دەرەوەی ئەمریکا و لەگەڵ وەزارەتی وزە و خەزێنەی ئەمریکا. دکتۆر ئەمە لە کاتێکدا کە باسی گۆڕانکاریەکانی سیاسەتی ئەمریکا دەکەی لە ناوچەکەدا پێشتریش ئەو جوورە کوبوونەوەانە لەسەر ئاستی باڵا لە نێوان هەردوو لە هەرێمی کوردستان و ئەمریکادا هەبوون هەوگری بەستی گەورەش ڕوودانە ئەمێ ئێستا ڕوودەداتن چ جیاوازیەکی هەیە بۆ هەرێمی کوردستان و بوو ناوچەکەش لە ڕووی ئابووریەوە بەتایبەت. بەڵێ طبعا حکومەتی هەرێمی کوردستان لە هەموو کاتدا ڕێزی گرتووە لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان و لە پەیوەندیەکانی نێوان حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی بەغدا لە بواری تێگەیشتن لە ڕووی دارایی و لە ڕووی وزەوە حکومەتی هەرێمی کوردستان ڕێزی گرت لەو بڕیارانەی کە مەحکەمە نێودەوڵەتیەکان دای لە بەرامبەر بە تێگەیشتن لە چۆرەتی مامەڵەکردن لە کردی وزە لە هەرێمی کوردستاندا بەڵام ئەوەی جێسەرەنج ئەوەیە کە هیچ کات حکومەتی ئیتیحادی لەو کێشانەی کە هەنا ڕێزناگری لە بڕیار و پەیمان نێودەوڵەتیەکاندا هەرەوە بوو کە ڕێزی نەگرت لە دووبارە هەناردن دەرەوەی نەوتی هەرێمی کوردستان و دووبارە ڕێخستنەوەی کردی وزە لە هەرێمی کوردستان و دەرنەکردنی قانونی نەوت و غاز لە پەرلەمانی عێراق هەموو هۆکارانە وای کرد کە نزیک لە 25 ملیارد دلار زەرەر لە خەزینەی گشتی حکومەتی عێراق بدرێت ئەمریکانی گەرانە لەوەی کە کەرتی وزە لە هەرێمی کوردستاندا ڕاوەستاوە ئێحتیمامی پێنادرێت بەوەی کە بە هەمووی ئەو سزانەی کە حکومەتی ئیتیحادی هەیەی لەسەر حکومەتی هەرێمی کوردستان و ئیلتیزاماتە مالیەکان و ئیلتیزاماتی استحقاقی مۆزەفین لەکو خۆی نادا لۆیە ئەمریکا ناچارە بۆی کە دووبارە ڕێخستنەوە بکە لە هەناردنەرەوەی کردی وزە لە هەرێمی کوردستاندا چونکە بەشێکی گرنگ لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە ڕووی ئابووری و بریتیە لە گرنگیدان بۆ کۆمپانیا ئەمریکایی کە لە وڵاتانی دەرەوە کار دەکەن و لە نێوانیاندا هەرێمی کوردستان پێگەیەکی گەورەی هەیە لە سیاسەتی وزە لە دنیادا لێە پێشوازی دەکرێت لە ئێستادا لە ئەو ڕێککەوتنانەی کە حکومەتی هەرێمی کوردستان دەکات لە کردی وزە لە کۆمپانیا ئەمریکیەکاندا و حکومەتی عێراق بەتایبەت وەزارەتی نەوت ناتوانێت ڕێگیری بکات لەو اتفاقیانە لەبەرەوەی کە پێشتریش ئەو اتفاقیانە هەبوون بەڵام ئەوان نەیانتوانی خۆی مامەڵە لەگەڵ ئەمریکاش لە سەرخەتە و گریبەستی گەورەتریش لەگەڵ کوردستان دەکاتن باسی عێراقت کرد عێراق لە کاتێکدا خۆی نەڕازی دەکاتن ئەمڕۆ ڕێزدار سەرۆکوەزیرانژی نووسیویەتی سوودی ئەم کارانە سوودی ئەم گرێبەستانە ئەم چاکسازیە لە کەرتی بانکی و ئابووری و تاخیری دەکرێتن بۆ هەموو عێراق و ناوچەکەش هەیە عێراق چۆن دەتوانێت سوودی لێ ببینێتن سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان ئامانجی هەیە لە ئەو گرێبەستانە لە کاتی خۆیدا کە دەیکات و بە استراتیژیانە هەنگاو دەنێت لەبەرەوەی کە لە ئێستادا بەهۆی ئەو سزانەی کە ئەمریکا داوێتی لەسەر ئێران هەر ئەوڕۆ وەزارەتی نەفتی عێراق بڵاوی کردەوە کە 3500 مێگاوات کارەبا 3500 مێگاوات کارەبا کەمی کردووە بەهۆی ئەوەی کە هەناردەی غازی ئیران ڕاوەستاوە بۆیە ناچارین حکومەتی عێراقیش بە هەمان شێوە ناچارە لەسەر ئەو استراتیژیای کە سەرۆکی حکومەت هەنگاوی بۆ دەنێت پێشوازی لێ بکات لەبەرەوەی کە کۆمپانیا ئەمریکیەکان دەبنە بەدیلێکی زۆر باش لەو کێرگە غازیانەی کە ئیتفاق لە سنووری هەرێمی کوردستاندا دەکرێت بۆ ئەوەی کە ببتە هۆی بەدیلی ئەو غازەی کە لە ئیران عێراق بەکاردێت. پێتان وایە بچی ئەو پێشوازیە لێ ناکات لە زیاتر لە هەر کاتێکی دیکە خۆ عێراقش پێویستی پێیەتی
بەڵێ حکومەتی عێراق لە ڕووی ئابووریەوە تێگەیشتن ناکات لەوەی کە ئایا ئەو ئیتیفاقیانە تا چەند سوودی هەیە بۆ گشت گەلانی حکومەتی عێراق، بەڵکو تەنیا ڕێگریە لەوەی کە هەوڵ دەدات پێگەی حکومەتی هەرێمی کوردستان لە کەرتی وزەرا کەم بکاتەوە. هەر ئەوەش سەلمێنەری ئەوەیە کە هەموو کات حکومەتی عێراق هەوڵی داوە ڕێگری بکە لە وەبەرهێنان لە کەرتی نەوت و گاز لە هەرێمی کوردستاندا و خۆی زەرمەندیەکەمە لە ڕاگررتنی هەناردنەرەوەی نەوت، بەڵام دەیگرێتە بەر لەبەر ئەوەی کە ئەو دژایەتی لە سیاسەتی حکومەتی هەرێمی کوردستان دەکات، دژایەتی لەو ئابووریە سەربەخۆی دەکات کە هەرێمی کوردستان هەنگاوی بۆ دەنێت. لۆیە لە تێڕوانینێکی ئابووریانە لە تێڕوانینێکی سوود و منفعی اقتصادیەوە قرار نادا لە ڕوویەک بڕیار دەدات کە دژایەتی سیاسەتی حکومەتی هەرێمی کوردستان بکات. ئەگەرنا لە ئێستادا کە نرخی نەوت دابەزیوە لە خوار ئەو نرخەی کە ئەوان لە موازنە دیاریان کردووە کە پێشتر نزیک 30 عجزی موازنەیان هەبووە، دەبی هەنگاو بنێن لەوەی کە ئەو موازنەیە بۆ عجزە پڕکرێتەوە کە لە کردی وزە و نەوت هەرێمی کوردستاندا سوودی لێ وەربگیرێت، بەڵام هەنگاو نانێن لەوەی کە چونکە دژایەتی لە استراتیژیەتی حکومەتی هەرێمی کوردستاندا دەکەن. دکتۆر، یەک لە پرسەکانی دیکەی کە گفتوگوی لەسەر کراوە لە کۆبوونەوەکانی سەرۆکوەزیران لەگەڵ پرسە باڵەکانی ئەمریکا لە واشنگتن هاوکاریکردنی کوردستانە لە بواری دیجیتاڵیش، ئەمە دەکرێت چ ڕەنگدانەوەی هەبێتن لە داهاتوو لەسەر ئابووری وڵات؟ بەڵێ سەرۆکی حکوومەت سەردانەکانی لە کاتی خۆدا دەیکات. پێش 2 ساڵ پێشەوەی کە پرۆژە استراتیژیەکانی هەژماری من و پرۆژێ ڕووناچی بخرێتە کار، بەتایبەت لە پرۆژێ هەژماری من یەک لەو کێشانێک کە حکومەتی ئەمریکا هەیبوو لەسەر لەگەڵ عێراق بریتی بوو لە سپیکردنەوەی پارە و لە پاڵپشتیکردن لەو ڕێکخراوانەی کە پاڵپشتی تیرۆر دەکەن و لە ڕێی ناسروشتی و نایاسایی بە هەدەردانی ئەو نەختینەیە کە ئەمریکا ئەو پارانەی کە ئەمریکا چاودێری دەکرد لە حکومەتی عێراق. لێیە پرۆژەی هەژماری من یەک لە پرۆژە استراتیژی سەرکەوتوەکان بوو کە وای کرد کە ئەمریکا و وەزارەتی گەنجینەی ئەمریکا پێشوازی لێ بکات لەبەرەوەی کە پرۆسەی دیجیتالیکردن لە کەرتی بانکی و پرۆژەی دیجیتالیکردن لە ئیدارەی گشتی لە وڵات یەکێکە لەو ئەستراتیژیانەی کە ئیدارەی ترامپ هەنگاوی بۆ دەنێت و هەوڵ دەدات لەبەرەوەی کە شەفافیت دروست دەکات، لەبەرەوەی کە دژی هەموو ئەو فاکتەرانەیە یان هۆکارانەیە کە خاوی سزاکانی ئەمریکا دەکات لەسەر ئەو لایەنانەی کە دژی استراتیژیەتی ئەمریکا کار دەکەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. زۆر سپاس دکتۆر ڕامیار وەڵزی شەرازەی ئابووری ماندوو نابن. زۆر سپاس بۆ.